ئەمە هەواڵەکە تا ئێستا هەر لە دەمی میدیاکان و بەڕێز پەرلەمانتارێکی عێراقی بیستومە زیاتر لە ڕووی ئەعلامیەوە لە ڕووی پراکتیکەوە تا ئێستا هیچ کەسێک لەلایەن مەرجعی خۆمانەوە کە ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ پارێزگای سلێمانیە ئێمەی ئاگادار نەکردەوە بەڵام شتێکی زۆر سروشتی و ئاسایی و هەم قانونیشە کە وەزارەتی ناوخۆ بە هاوکاری یاخود بە ڕەزامەندی ئەنجومەنی دادوەری بە سزنەکان بگوازێتەوە شتێکی زۆر ئاساییە بەڵام بەڕسمی ئێمە ئاگادار نەکراوینەوە ئەگەر ئاگادارجی بکرینەوە تەنها ئەگەر داواکاریەکمان هەبێتەوەیە کە برا کوردەکانمان ئەوانەی کە ئێستا تۆمەتبار بندکراون لە سزنەکە داوا بکەین نەچنە خوار و لەبەرەوەی کە سوکاریان عەزیەت نەکێشن هەم بارودۆخی ئەمنیان ناجێگیر بێت بگوازرێنەوە سزنی سووسێ ئەوە ئەگەر داواکاری ئێمە بێ لەوە بەدەر تا ئێستا کەس مخاتبەی ئێمەی نەکردێ و ڕوونکردنەوەی زیاترمان لا نییە ناتوانم بڵێم ئەم هەواڵە ڕاستەیان دوورە لە ڕاستیەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە ئاگادار نەکراوینەوە لە ڕێگا بە فەرمی کە هاوکاریان بین یان ڕێگریان بین یان هەر چۆنێک لە شێوازەکان بەڕسمی ئاگادار نەکراوینەوە.